کاتژمێر سێ و وادەی خۆتۆمارکردن بۆ پۆستی سەرۆکۆماری عێراق کۆتایی هات. وەک دەزانن لە ڕابردوودا ئەو مەرجانە بڵاوکرانەوە کە پێویستە لە کەسێکدا هەبێ ئەنجا بتوانێت ناوی خۆی تۆمارکە بۆ پۆستی سەرۆکۆماری عێراق دەبێ عێراقی بێت، لە دایک و باوکێکی عێراقی بێ و تەمەنی لە 40 ساڵ کەمتر نەبێت، کەسێک بێ خۆشەویستیشی هەبێ بۆ خاک و نیشیمانەکەی دڵسۆز بێت و هەروەها ناوناوبانگێکی باشی هەبێ لە نێو خەڵکدا و ناوناوبانکی لەکەدار نەبێ. جیالەوەش دەبێ بە هیچ تاوانێک دەستگیر نەکرابێ و سزا نەدرابێ و لێکۆڵینەوەی لەگەڵدا نەکرابێ. هەتاکو کاتژمێر 12ی ئەمڕۆ بەپێی بڵاوکراوەی سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەران 44 کەس ناوی خۆیان بۆ پۆستی سەرۆکۆماری عێراق تۆمار کردووە. لە ئێستاە کە کاتژمێر سێیە ئەم خۆتۆمارکردنە یاخود ناو تۆمارکردنە وەستاوە بەپێی وتەی وتەبێژی یەکێتی نیشتمانی کوردستان کاروان گەزنەی تاکە کاندیدی فەرمی یەکێتی نیشتمانی کوردستان بۆ پۆستی سەرۆکۆماری عێراق نزار ئامێدیە.